أتدعي كلية وزانكو لا تفتق دوامك دواي كلية ككلية تواكر بوم بدكتور بلى ها بيشي أو أحداثنا يعني بربو عسكري أوش بو بحث نكرد عسكريش تان كرديا دو سال عسكري اكي ناخوش مان کرد او زور خوش بو عسكري اكي عم بيكردين يعني بربو بدايات خوش بو مشكلة نبو يعني بربو او بدايتي شركة خريكة توالي نا والله بدايتي شركة خريكة توالي جاري ما بو شركة توالي يعني بربو هن سليماني كاني ماسي بيولين بلى لكاني ماسي يعني بربو بينجوين دوای بوو بە ها شەڕی کۆتایی هنی ئێران تەوا بوو نەما بەس دوای چیان کرد بوو بە شەڕی کوێت تێگەی ئێمە ئەو لیوایەن برد بۆ حەفر باتن ئەو لیوای خۆم برد ئێمەیان من وەکو دکتۆر ئیشمە کرد لەوێ ئێمەیان برد بۆ حەفر باتن ئێمە وحدەی مەیدانیمان هەبوو ئێمە ئەو دکتۆری کەش هەبوو دکتۆری کوردوانە لەگەڵمان بوون بەڵام هەرێک و لە لیوایەک بوو ئێمە بربوو حەفر باتن و دوایی کە هەڕەشەی بۆش هات ئێمە نەمانزانین بە جدیات ئەو ئیشە دەبێت ئێمە لە پێشەوە لە پێشەوە یعنی ئێمە ئەمریکەکان هەر نزیکن لەگەڵ یەکتری تێگەی نەمانەزاری کەس پێی نەدۆتین قسەی نەدەکرد وەڵی مهم یعنی دانیشتین برادر شتم هەبوو سعات هەشتی بیانی بوو ئێمە هەشتی بیانی ئەو ڕۆژەی کە لە بەغدایاندا لە بەغداد تقریبا وابزانم سعات دوو لیاندا وابزانم سعات دوو بلیاندا ئێمە نەمازان ئێمە لە پێشەوە نەمانەزانی ئەوە شەڕە لە بەغدا و هەراهوریایە بەڵام ئێمە چیمانە کرد بەیانی کە هەڵە ساین رادیۆی لەندنمانە کردەوە رادیۆ لەندن وتی ئەوە قەسفیان کردووە لەسەر بەغدا وتم هەستن کاکە هەستن دەخە و ئەوە دنیا هەستاوە بەغایان هین کردووە قەسف کردووە تیارە لە چەتیانە وتی چۆنە بێشتی ئەو بۆ تیار حتا کۆسە نەهاتوو بۆ لامان خۆی من لە پێشەوە هەر جۆمان لە تیارە نەبوو بەڵام نامان خوارد ئەبینم جۆمان لە تیارە بوو جۆمان لە تیارە بوو ئیتر دەستی پێکرد بە قەسفی ئەم شوێنانی ئێمە ئەوڵ جار لە بەغا دەستیان پێکرد چی بکەم من لێرە بمێنە یعنی بۆ هیچ یعنی خۆمە کوژم خۆم هەر قەناعەتم نەبوو بۆ ئەو شتە مهم بە ئامر لیواکەم وتم من وەڵڵاهی ئەبێ هین بڕۆم ئەوە بێنم ئەو نەقالە ئەو شتانە بێنم وحدەی مەیدان دوور بوو تقریبا 100 کیلومتر دوور بوو لە ئێمە ئسعافیشمان هەبوو بە ئامر لیوام وت وەڵای من ئەبێ بڕۆم ئەو شتە بێن وتی بڕۆ من کە ئەڕۆم ئەو ڕێگایە هەر قەسفە یعنی ئێمە وامان لێ هاتبوو هاوا ڕۆشی پرسیارەکان بەڕاستیم ینی ساڕۆخێک لێرە ئێمە لا ڕۆشن ساڕۆخێک ئێمە لێرەوە بەس نازانم چۆن خوا ڕەحمی کرد ئێمە گەشتنە وحدەی مەیدان مهم ڕۆشنە وحدەی مەیدان لەوێ دکتۆرەکان هەمویان خڕبوون وحدەی مەیدانە یعنی مرکزی دکتۆرەکەم لەوێ دانیشین هەمویان برادرم بوون دانیشین ناماخۆر بسراحەت ناماخۆر ئەو لەولە قەسف نەبوو جارێ ئێستا نەگەیشت بۆ نەگەشت بۆ دوور بوو 100 کیلومتر دوور بوو دوای منیش وتم وەڵڵاهی یعنی ئەوەیە یعنی ئەبێ ئامر لیوا تەلەفۆنی کردوتەن ئەبێ دکتۆر کاوە بێتەوە ئێ باشە من چۆن بگەڕێمەوە ئەی هاوەڕ وتیان وەڵڵاهی وحدەی هین هەیە ئەعداماتیش هەیە ئاگاتان لێبێ یعنی ئێمە دوورین لە بەسرە تقریبا 200 کیلومتر وتی ئەو 200 کیلومترە هەمووی وحدەی ئەعداماتە هەر سیارەیەک ببینن دەرچوە لە جەوها ئەعدامیەکەن هەر لەوێ ئەعدامیەکەن منیش چیم کە گەڕامەوە بۆ وحدەی خۆم بەڵام کە گەڕامەوە بۆ وحدەی خۆم ئەبینم وێران بووە وێران بووە معاون طبیەک هەر پارچە برادرم بوو زۆر فەقیرە ئەوانی کە بریندار بوون لەو لە لاشە کەوت بوو لۆ لە لاشە کەوت بوو یعنی وەزعێکی زۆر ناخۆشە هەمومان خڕکردنەوە و دیسان گەڕاینەوە بۆ وحدەی مەیدان گەڕاینەوە بۆ وحدەی مەیدان بەڵام ئێمە چیمان کرد هەتاکو خۆمان خەڵاسکەین
لموضوعي او شي في المفرزه اعدامات وثمان با او مردوانه لقى او مردوان لقى خمان بين بو بصره على اساس ايفادي لرقا هبو وحدي ميدان بو هاتنا يرا ايشتان شي بو هراتان هرمان نكرد والله هو دما شهيد من هي ابي بيان جين بوهن بو بصره بلى لا انا قراين دعاء لبصره او ايت الدعاء او لبصره او هيش نبو وحدي ميدان او النبو وحدي تشيبيون هني اعدامات تاكسيك ما نقرت امن جنازه كبرت دقا خوم حتى خوم خلاص كم جنازه كبرت دعاء حاتم بو كركوك خلقي كركوك فقير كابرا ايتر توي خوم خلاص كلها هن لو عسكريه وحاتم مالو حاتم هولير ايتر اهابو او جانا كمان ئەجا دکتۆر هە لەسەر ئەو بابەتێک جەنابەت کە باست کرد ئەگەر تەمەشا بکەین گوتت بەڕاستی مەڕووداوەکە ئەگەر تەمەشا بکەین کورد نەهامەتی گەلێک زۆری دیتە یعنی چەند ڕووداوی زۆر لەوەش خراپتر وەنیا اكيد طبعا تو وقت خوي وكو انسانيه اسا فرق لێ گومان اسا لقل جاران فرقيه كرد وقت خوي زۆر ژیانێکی ناخۆشی بینی و بێجگەلەوەش ئێمە وەختی خۆی یعنی ئەگەر ئەحداسی کرد بۆ بجێڕمە وەختی خۆی کە سەدام هاتە ناو کورد و بەتیارە و بە هەلیکۆپتەر و بۆ شتانە ئێمە ڕۆژین بۆ مەسیف قەسبکرانی زۆر هەبوو بەڵام وەکو ئێستا نیە ئێستا فەرقیە